بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بەوەی دۆخی نامواری هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵاتیەوە شەپۆلێکی دیکەی کۆچی گەنجان بۆ وڵاتانی دەرەوە دەستی پێکردوێتەوە بەپێی ئامارێک لە ماوەی ساڵ و نیوە ڕابردوو نزیکەی 6,000 کەس لە هەرێمی کوردستان کۆچیان بۆ دەرەوەی وڵات کردووە. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر هۆکارەکانی دەستپێکردنەوەی کۆچی گەنجان بە شێوەیەکی بەربڵاو هەروەها مەترسیەکانی لەسەر ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان قسە دەکەین. سەرەتا لێدوانی چەند ڕۆژنامەنووسێک دەبین لە دەڤەری ڕانیە و پشدەر بەو پێی لە ئێستادا زیاترین ئەو گەنجانەی کە کۆچیان بۆ دەرەوەی وڵات کردووە خەڵکی ئەو ناوچەیەن لەگەڵمانن. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا زۆرترین ڕێژەی کۆچە بووە لە هەرێمی کوردستاندا و لەو ڕێژای کۆچە زۆرەی کە گەنجێکی زۆر کۆچیان کردووە بۆ دەرەوەی هەرێمی کوردستان زۆرترین قەبارە گەورەترین قەبارە لە دەڤەری بتوێن و پشدەر بووە کە مەزن لە دەکرێت نزیکەی 4,000 گەنج لە ماوەی 2 ساڵدا دەڤەری بتوێن و پشدەریان جێهێشتۆ و ڕویان کردوتە وڵاتانی دەرەوە. من پرسی بابەتی دیاردەی کۆچ بۆ 3 هۆکار دەگەڕمەوە لە ئێستادا. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە بەداخەوە لە هەرێمی کوردستان نەبوونی هەلیکارە. گەنجێکی زۆرمان هەیە بێکار ماوەتەوە دۆخێکی خراپی لە دۆخێکی خراپی دەرونیدا ژیان دەکا بەهۆی نەبوونی هەلیکاریشەوە وای کردو ئەم گەنجە لە ڕووی دەرونیەوە بێتە گەنجێکی ناومێت لە خاک و نیشتیمان. ئەمە یەک. هۆکارێکی دووەم کەم پێم وایە هۆکارێکی دیار و کاریگەرە لە سەرپرسی کۆچ گەنجان ئەویش نەبوونی بەرنامەی حکوومەت واتە حکوومەت و دەسەڵات بابەتێکیان نییە دۆزێک نییە نە لە پەرلەمان نە لە حکوومەتدا نە لە لایەنە سیاسیەکاندا پرۆژە بۆ گەنجان نییە. گەنجێکی زۆر لە هەرێمی کوردستان لە دوای تەخەڕوجیان بەبێ ئیش و کار ماونەوە. هۆکاری سێم ئەم پێم وایە کە بەشێک تر نەبوونی هۆشیاریە لە لای گەنجان ئەنی ئەم سیستەمە حکومڕانی وای کردووە کە گەنج بەڕاستی بێئومێد بێ لەم وڵاتەدا نەبوونی زەمانیشیان لەم وڵاتەدا ئومێدێک نییە لە وڵاتەدا وەختێک چا دەبێ وەختێکی تر موچە دەبڕێ وەختێک کار دروست دەبێ وەختێک کە بێکاریەکی زۆر دروست دەبێتەوە. اینجا کە ئەم زەمان نەبوو لە هەر وڵاتێکدا زەمانیشیان نەبوو ئومێدێک نەبوو بۆشیان خەڵکەکەی بێ ئومێد دەبێت هەوڵدەدا شوێنێکی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی ژیانی تێدا دەبینین ئێستا لە پشدەر و بتوێن و بەتایبەتریش پشدەر گەنجێکی زۆر بەلێ شاڕوو دەکاتە دەرەوەی وڵات. ئەمە 2000 کۆمەڵێک کارەساتی دیکە بە دووادا دێت بەڵام هۆکاری ئەوە بە دەرەجەی یەکەم بە پلەی یەکەم دەگەڕێتەوە بۆی کە ئەو دامەزراوی کە ناوی لە خۆی ناوە حکوومەت هیچ دەرفەتێکی کار بۆ گەنج ناڕەخسێنێ لەلایەکە مەسەرەکە خوێنن تاو دەکات مستەقبەلێکی دیار نییە دانامەزرێ داش نامەزرێ دەرفەتی کاری نییە نە لە کەرتی تایبەتمەنە بۆ خۆی بتوانێت پرۆژەی بکاتەوە چونکە من گەنج پێشی دەچەندە ئیشی کردووە لە هاتێکی وای دەستگیر نەبە کە بتوانێت خۆی پێ بژێنێت زاوی کەژ نیش پێبێنێ کە 2000 ئەو گەنجەکە لێرەیە خود حسابێک بۆ مستەقبەلی خۆی دەکات مستەقبەلی سیاسی و دیار ڕوونیە لە وڵاتە مستەقبەلی ئابوووریەکەی دیارە نییە کە مستەقبەلی ئابووریشی نەبوو داهاتووی کۆمەڵاتیشی نابێ کەواتە لێردا ناچار دەبێت کە ڕوو بکاتە دەرەوەی وڵات. ئەمە هۆکاری دووەم کە وای کردوە گەنج بڕوە ئەوەی کە ئەو شتا کە پێی دەڵێن حکوومەت هاتووە سیستەمی سەرمایه‌داری هێناوەتە هەرێمی کوردستان بەڵام زۆر بە سەقەتی ئەویشی بە خیانەت هێناوە ئەگەر ناخۆ سیستەمی سەرمایه‌داری کۆمەڵی خاڵی ئیجابیشی هەنا بەڵام هاتووە مەسەن لە ڕووی قورسکردنی ژیان زیادکردنی باد و زەڕیبە سەختکردنی ژیان لەوە هێناوێتی کوردستان ینی من حتا بیری دەکەمەوە هەست دەکەم دەسەڵاتی کوردی پیلانێکی پیسی بەدەستەوەی بۆ هەژارکردنی ئەو میلەت ئەگەر نەماعقول نیە تۆ هیچ کاردابین نەکەی داهاتی تاکە زیاد نەکەی بەڵام ژیانیشی قورسکەی ژیانی سەختکەی باد و زەڕیبە زیادکەی جۆرەها شوێ پارە لە میلەت بڕوتێنەوە لە هەمان کاتە کردە حکومیەکان نەیە لی کردتایبەتەکان زیادکەی لە پێناوی چی لە پێناوی زیادکردنی داهاتی خۆت باشە ئەو گەنجە چی بکات لە وڵاتەدا. ئەمە دوو هۆکار واتە هەم سەختی ژیان و هەم بێ ئیش و بێکاری وای کردوەکەوە گەنجان بکەنە دەرەوەی وڵات. هۆکاری سێم ئەوەیەکەوە دیسان هەر ئەو دەسەڵاتەیە تەبعاً وەکو دەڵێ بەردەی لاسان بەربێتەوە خەتایم دەسەڵاتەیە هەستاواتۆ شارەکانی دەرەوەی شارە گەورەکانی ئیهمال کردوون بە ڕێژەیەکی زۆر. ئێمە قسە لەسەر دەڤەرەکە خۆمان دەکەین دەڤەری پشدەر کە زۆرترین گەنج دەتوانین بڵین لەو دەڤەرە کۆچەکە
کۆمەڵە کۆکارە یەکێک لەو هۆکارانە ئەوەیە کە هیچ هەلێکی کار نییە بۆ گەنجان لە دەڤەرەکەی ئێمەداواتە لە کەرتی تایبەتیشدا دوای ئەوەی کە گەنجێک زانکۆ تەواو دەکات بەرزنی پلەی خوێندن تەواو دەکات دانامەزرێ و حکوومەت هیچ هەلێکی کاری بۆ ناڕەخسێنێ و حکوومەت کەم تەرخەمە واتە هۆکاری یەکەمیان کەم تەرخەمی حکوومەت و نەبوونی هەلی کارە بۆ گەنجان کەوا دەکەن کۆچ بکەن هۆکاری دووەمیان دەتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر چاولێکەریە لە دەڤەرەکەی ئێمە بە تایبەتی بۆ نمونە ئەو دەڵێ منداڵەکەی ڕۆشتەوە بۆ ئەوروپا ئەوەی تریش چاو لەو دەکا زۆر جا دەبینین نەبوونی کەم دەرامەتیش نییە کەوا دەکا ئەو گەنجە دەبینی لە هیچ شتێکی کەم نییە و لە ماڵەوەدا هەر شتێک بیویست بێ بۆیان دابین کردو دایک و باوکی بەڵام بەهۆی چاولێکەری چاو لە هاوڕێکەی یاخود لە کەسەکان دەوروبەری دەکە ئەویش سەرنجام دەچێت بۆ دەرەوە و ئەم ڕێگا دەگرێت کە دەبین لە دەڤەرەکەی ئێمەدا هیچ هەلێکی کار نێ بۆی بتوانێت کاری تێدا بکە و حکوومەت هیچ هاوکاریەکی گەنجانی نەکردووە و هیچ داهاتێکی لە بەردەستدانی ئەو گەنجە بۆی بە ناچاری ئەو ڕێگا هەڵدەبژێرێت و زۆر جاریش لەم ڕێگانەدا بە تایبەتی لە دەریاییجا وەکو دەبینن ئەو ماوە پێش و ئەو کۆچبەرانەی کە نوقم بوون بە تایبەتی بەشێکیان کە گەنجانی دەڤەرەکەی ئێمە بوون دەڤەری پێش بەداخەوە دایکان جەرگ سوتاو دەبن و زۆر جار کە دەچینە ماڵەکان دەبینێن ئەوانەی کە گەنجیان ڕۆیشتووە یاخۆ منداڵیان ڕۆیشتووە دایکەکان ماوەی ساڵێکیش دەبێت ئێستاش هەر دەگرین وە چاو بە فرمێسکن بۆ ڕۆڵەکانیان و دەتوانین بڵێن کۆمەڵێک هۆکاری کۆمەڵایەتی و هەروەها ئابووری و دەردەسەری بۆ خەڵک دروست کردەوە بەڕاستی بۆیە پێویستە حکوومەت ئاوڕێکی جدی لە گەنجان بداتەوە بۆی بتوانن ئەو کۆچە بلێشاوی گەنجان ڕابگرن. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بە قسەکرد لە سەرم پرسە میواندارێک لە بەڕێزان ناجێ حەمەفەرەت بەرپرسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان هەروە ئەمیر مامواری خوێنکاری زانکۆ و چالاکی بواری گەنجان لە ڕگەی سکایپشەوە عومەر ئەحمەد ئەندامی فیدراسۆری سەرانسەری پەنابەرانی عێراق لە وڵاتی یۆنان لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونی هەرسێلاتان دەکەین کاک ناجی هەر لە بەڕێستان و دەست پێ بکەین پێتان وایە ئەوەی کە ئێستا ڕوودەدات ئەو کۆچە بەلێشاوە کە دەستی پێکردێتەوە ڕاکردنەوە کۆچێکی زۆرم لێ کە ئێستا دەستی پێکردێتەوە بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سەرەتا سڵاوی خۆی گەورە بۆ جەنابتان کاکەویم بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بەڵێ بەداخەوە ئەمڕۆ کە باز لە دیاردەیەکی دووبارەبووی هەموو ساڵێک دەکەین ئەویش کە کۆچی گەنجانە چەند ڕۆژێکی تر پێدەنێنە ڕۆژی جیهانی گەنجانەوە بەداخەوە هیچ بەبیرم دێ هیچ یەکێک لە ڕۆژەکانی ساڵ ڕۆژی جیهانی گەنجان بەم دیمەنە تراژی دیانەی کۆچی گەنجان دەسمان پێ نەکرد بێت هەموو ساڵێک دەڵێن بەگوێی بەرپرسانی ئەم هەرێمەی کوردستاندا داخوازیەکانی گەنجان و مافەکانی گەنجان و داواکاریەکانی گەنجان جێبەجێ بکرێت چیتر ئەوەی گەنجان مافەکانیان وەرە بگرێ بەڵکو ساڵی ئایندە خۆشتر بێ تاکو مافەکانیان هەبێ بەڵام ئەوەی ئەم ساڵ بەدیمان کرد خراپتر لە هەموو ساڵانی ڕابردوو چونکە بەداخەوە ئەگەر لە یەکی 2020ەوە تاوەکو ئەمڕۆ حسێبیکەی نزیکەی هەر ڕێک بە دەقیقی 59,730 کەس سی گەنج هەرێمی کوردستانیان بەجێ هێڵاوە و بزەبت لە یەکی 2021 شەوە تا ئەمڕۆ کە 29 حەوت دەکا 27,000 گەنج هەرێمی کوردستانی بەجێ لە ماوەی ئەم ساڵدا تەنها 27,000 گەنج ساڵی ڕابردووش ئەم ساڵ تەنها ئەم حەوت هەشت مانگە لە ساڵی ڕابردووەوە لە یەکی 2020 59,730 گەنج هەرێمی کوردستانیان بەجێ هێڵاوە بەپێی ئەو داتانەی کە ڕێکخراوە جیهانیەکان و بە تایبەتی تر ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستاندا داتایەکی گەنجانمان وەرگرتەوە کۆچی گەنجان دەکەن ئەوەی ئەم ساڵ پێ دوای هەمووی کۆچکردنێکی بە زۆرم ئارەزومەندانە نەخێڵی ئەنزیکە بنوە ساڵ و نیوێکی ڕابردوو 6,000 کەس کۆچی کردەبێت ئەزانی چۆنە کاکە حەکیم ئێمە با یەک تەقیم بکەین کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کۆچی کرد لە مەکەوە بۆ مەدینە کۆچکردنێکی ئارەزومەندانە بوو یا کۆچکردنێکی زۆرە ملیانە بوو هاوشەوەی هەمانە و کۆچانەیە بەڵکو ئەمە کۆچکردنێکی زۆرە ملێیە
و کاتێک کە پێغەمبەری خوا ساسم مەکەی بەجێ هێڵا گەڕایەوە و لای کردو بەلای مەکە و وتی مەکە ئەگەر قەومەکەی خۆم دەری نەکرد مامایە هەرگیز خاکەکەی خۆمە بەجێ نەدەهێڵا. بەس پێ ئێستا لەبەر نەعەدالەتی نادەت پەروەری کەمی خزمەتگوزاری بووە خەڵک بە زۆر کۆزە نەک تەنها نەعەدالەتی و کەمی خزمەتگوزاریە بەڵکو ئەو چینایەتی و تەبەقەی لە هەرێمی کوردستانە دروست بووە ژیانی خۆشی کوڕ و نەوەکانی بەرپرسەکانی هەرێمی کوردستان واد لێ دەکات ئەمڕۆ گەنجی ئێمە ناومێت بێ جاخۆ گەنجێک کە وڵاتەکەی خۆی بەجێ دێڵێ مەبەست ئەوە نییە کە ئەم گەنجە لە ڕەفاهێتدا دەژی بۆ ڕەفاهەتێکی دیکە دەڕوا بەڵکو لە عمقی بێکاریە لە هەرێمی کوردستاندا دەڕوا تاوەکو ئومێدێکی هەبێت لە وڵاتێکی دیکەی ئەوروپیدا لەوێ ژیانی خۆی وە فراهەم بهێنێ و کارێکی لەوێ دەست بکەوێت نەخێر کۆچکردنێکی زۆرە ملەیانەیە بەڵێ سپاس دەکەم کاگەمی تەنابشت بە خێر بێ سەبارەت بەوەی کە ئێمە بڵین لە کۆچکردن لە کوردستانە پێشتر لە ساڵی بڵین هەفتاکانە هەبووە دوای نیسکۆی شۆڕش لە هەشتاکانە هەبوو لە سەردەمی ئەنفال و کیمیاباران لە دوای شەڕی ناوخۆ بۆ لە دوای 2014 دەستی پێکردێتەوە پێشتر ئەگەر لە دەستی دەسەڵاتی بڵین غەیری دەسەڵاتی کوردی کۆچە و ئێستا بۆی دەسەڵاتی کوردیەوەیە بەڵێ بەنای خۆی گەورە و میێرەبان سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس ئەلبەتە بە قسەیەکی دکتۆر ماهاتیر محەممەد دەست پێ یەکەم کاڵێ نەڕەخساندنی هەلی یەکسان وڵات بەرەو دواوە ئەبات لە ڕاستیە لە وڵاتەکەی ئێمە ئەگەر سەیریکەی هەلی یەکسان نەبووە و هەلەکان زۆربەی زۆری لەسەر بیر و باوەڕی حیزبی و بۆچوونی حیزبی مەسەلەن هەلی کار بۆ گەنجان ئەوانە ڕەخساوە بەداخەوە هەرێمی کوردستان لە کاتێکە کە وڵاتێکی دەوڵەمەنە بە سامانی سروشتی و بە سامانی کشت و کاڵ مەسەلەن ئەبینی ڕۆژانە دەیەها هەواڵی جەرەک بڕاگاتەوە بە ڕێگەی تیڤەکانەوە لە ڕێگەی سوۆسیال میدیاواگاتەوە بە خێزانەکان کە کوڕەکانیان کە کچەکانیان مەسەلەن لە دەریای ئیجدا خنکاون لە ڕاستیە ئەم هەواڵانە لەم کاتە ئەو پەڕی کارەساتە ئەو پەڕی ئەنفالە ئەو پەڕی نەهامەتیە لە ڕاستیە من بۆ خۆم چەند جار بیرمە کردەوە ساڵانی پێش و ئەموت ئەو تەجروبەی کە مەسەلەن بە تەمەنەکان باسییانە کردیانوت لە سەردەمی سەدام حسێنی دیکتاتۆرە بە زۆر کۆچمان پێکراوە مەسەلەن قوربانی بیر و باوەڕ بین مەسەلەن غەدرمان لێکراوە ئەموت بڵێ ئەو شتە چۆن بوو بێ بەڵام لەم سەردەما بەداخەوە لە ژێر دەستی دەسەڵاتی کوردیا بە چاوی خۆم بینیم ینی شتەکە بوو بەڕاستی لە بەرچاوی مندا لەبەرەوە دەیەها هاوڕێی گەنجی باشمان هەبوو دەیەها خەڵکی باشە بوون زانکۆیان تەواو کردبوو کەسانی پسپۆر و شارەزا بوون ڕۆشتن و وڵاتەکەیان بەجێهێشت لەبەرچی لەبەرەوەی کە هەلی یەکسان لە وڵاتەکانە بوو لەبەرەوە لەسەر جیاوازی بیرروڕا خەڵکیان دادگایە کرد خەڵکیان سزاداوە کوێستش کە نمونەی حازریمان هەیە بۆی کە بەڕوونی وەڵام بمەوە بڵێ هەمان ئەو کۆچێک کە لە سەردەمی سەدام حسێن کە ئەو عەرەبێک بوو بە کوردەکەیە کرد ئێستا لەسەر دەستی کوردەکە بە کوردەکە کرێتەوە بەداخەوە باشە بەس پێ ئەو کۆچە ئێستا بۆ چی لەم کاتەدا زیاتر زیادی کردێتەوە چکە شەپۆلەکە لە 2014 بوو تا 2015 دوای ئێستا دووبارە زیادی کردوتەوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە طبعاً هۆکار زۆرە بەڵام ئەگەر کورتی بکەینەوە کرێ بڵێن خەڵک ئەبینێ کە زانکۆ تاواکە گەنج مەسەلەن ئەگەر باسی گەنج بین گەنج زانکۆ تاواکە باشە دوای 16 ساڵ مەسەلەن لە خوێندن دوای 14 ساڵ لە خوێندن با بڵێن ئەبینێ دامەزراندن نییە ناتوانێت ئەو هەلەی کە بۆ کەسێک ڕەخسێت لە حکومەتا کار بکەیان تاعین بێ بۆ ئەو ناڕەخسێ لە بەرچی لەبەرەوە پشت و پەنای نییە لەبەرەوە حکومەتەکە حکومەتێکی حیزبیە لە کوردستانە حکومەتێکی نیشتیمانی نییە باشە ئەمە هۆکارێکە لە هۆکارەکان هۆکاری دووەم ئەوەیە لە ڕاستیە خەڵک بێئومێد بووە لە چاکسازی بەم دەسەڵاتە مەسەلەن بێئومێد بووە لەو دەموچاوانێک کە 30 ساڵە باسی کوردایەتی و باسی چاکسازی و باسی خزمەتکردنی خەڵکەکەن هیچ بەرهەمێکشی نییە لە ڕاستیە ئەمانە هۆکاری سەرەکین لە ڕاستیە بۆ ئەوی کە خەڵک ئەم بەتایبەت گەنجان بەتایبەت خێزانەکان ئەم وڵاتە جێبێڵن و بڕۆن و چۆڵی بکەن لە ڕاستیە حکومەتی هەرێم من هەستەکەم لە ڕاستیە ئەمە لە خۆمەوە ئەو قسەیە ناکەم و دڵنیام لە قسەکەی خۆم بە پلان و بە بەرنامە ئەم کارەکە بە پلان و بە بەرنامە بڵێ بە پلان و بە بەرنامە خەڵکەکە والیەکە کە چۆڵی کەن و بڕۆن بۆ ئەوەی بڵێ بۆ ئەمە جۆرێکە لە پاکتاوکردن جۆرێکە لە تەسبیح حسابات لەگەڵ خەڵکی ناڕەزای یعنی ئێستا من ڕخنەیەک بگرم لە حیزبەکانی دەسەڵات مەسەلەن یەت بەدەیەها جۆر ئەوێ بمکڕێ کە خۆم نەدەم بەدەستیەوە تیرۆر مەکە ئەڵێ بۆ ئەوی کە تیرۆرم نەکە ناچارم وڵاتەکەی بۆ جێبێڵم و بۆ ئەوە نەوەکانی سپاس دەکەم ئەگەر کاک عومەر ئەحمەدە بێ کاک عومەر سپاس بۆوان بەدەبوونی بەڕێز ژێت بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی ئەو بەلەمەی کە کۆچبەران لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە دوورگەیەکی یۆنان نەخۆم بوو دەمەوێت سەرنجی بەڕێز بزانم ئێستاوەندەی کێوە هەستان پێکردبێ و فیدراسیۆنی سەرانسەری پەنابەران کۆچکردنی گەنجان دووبارە
ڕووی لە زیادبوون کردوەوە بە تایبەتی هاتنیان بۆ تورکیا و بۆ وڵاتی یۆنانیش؟ سڵاو بۆ بینەرانتان دەستان خۆش بێت. بە دڵنیایی سەفەر و ڕاکردن لە وڵاتی ئێمە من پێی دەڵێم ڕاکردن بەڕاستی، چونکە خەڵک لە هەرێمی کوردستان وا هەزەکەم کەرامەتی پارێزراو نییە، نادادپەروەری هەیە، هەلی کاریان بۆ نەڕەخساوە، گەنج تمۆحی هەیە، یعنی ئینسان لە تەمەنی گەنجێتیدا خوێنی گەرمە، حەزەکە ئارەزوی سەفەری هەیە، حەزەکە وەکو خەڵکی وڵاتانی دیکە سەفەر بکە، بچێت وڵاتانی دیکە ببینێت، گەشت بکات. ئەوانە هەمووی سەبەبن، حەز و ئارەزوویەکی زۆری هەیە کە دەیەوێت پێی بگا. سەبەبەکان زۆرن، بەڵام ئەوەی کە جێگای داخام ئەو ڕێگانەی کە سەفەری پێ دەکەن، پێی ڕادەکەن، کۆچ پێ دەکەن، دوو ڕێگای، یان ڕێگای ئاوی یان ڕێگای وشکانەی، ئەوەی کە بە قاچاق پێ بڕۆن. بە ڕێگای فڕۆکە تەمانەوە ویزا دەوێت، هیچ وڵاتێکیش ویزا نەدەوێت کوردستان بە تایبەتی، چونکە دەزانن کە ناوە بەداخەوە ئەو ماوەی پێشوو کە لە ڕێگای ئاویەوە ئەو گەنجانە هاتن بەرەو ئەوروپا، لە دوورگەی کریتی کێشیان بۆ دروست بوو، بەلەمەکان وەرگەڕا، لە ئەنجامی هەبوونی باو خراپی بەلەمەکەیەوە بوو کە ڕێژێکی زۆر زیاتر لە خۆی هەڵگرتووە. بەپێ بەدواداچوونی ئێمە کە تیمێکمان پێکهێنا، ئەو تیمە کەناڵی NRT بوو لە عێراقی یەکترمان بینی، لەگەڵ ڕەنج پشدەری سەردانی پۆلیسی دەریاوانیمان کرد، لە نزیکەوە بینیمانن 32 کەس مەوجود بوو، 3 کەسیان بە تۆبەتی سەیاقی و کاچاقچێتی و چاوساغی دەستگیر کرابوون، 5 کەسیان گوازرابوونەوە بۆ نەخۆشخانە، 32-35 بە پێی ئەو ئامارەی کە لەگەڵ هینەکان کرابوو، لەگەڵ ئەو 32 کەسەی کرابوو کە مەوجود بوون، 12 کەس نادیار بوون، 12 کەس نادیار بوون. ئەو 12 کەسە هیچ سۆراغێکیان نییە. چەند ڕۆژێکە لە ڕێگای پارێزەرەوە هەوڵ دەدەین چارەنووسیان بزانین، بەڵام هەتا ئێستا وەکو مۆعیدێکی ئامان بۆ ڕێک نەکەوتووە کە بتوانین لە نزیکەوە لانی بەرپرس ببینین بۆ ئەوەی کە زین میتەکان دەرهێنراون یان هەر لە ناو ئاوەکەیدا ماون. باشە کاومەر، ئەو ڕۆژ ببوورە، ئەوڕۆ ئاخیر خەبەری تازایان ئەوە بوو کە لەگەڵ پۆلیس سەمان کرد، گوایە بیان ناربن بۆ دوورگەی ڕۆدۆس. پێشتر لە کەناڵەکانی دیکە نازانم باس کرابوو کە لە لیزڤۆس یان لە کۆز ئەوانە گواسترابنەوە، بەس نوێترین خەبەر، تازەترین خەبەر ئەوڕۆ کە ئێمە قسەمان لەگەڵ پۆلیس کرد، گوتیان کە دایانگوازینەوە بۆ دوورگەی ڕۆدۆس و نازانم کە گواستراونەوە یان هەتا ئێستا هەر لێرە ماوە. بەڵێ مەبەستەوەیە ئەو 32 کەسەی کە ڕزگار کراون براون بۆ دوورگەیەکی تری یۆنان، مەبەستەوەیە ئەوەی کە لە 21 مانگ 45 کەسی تێدا بوو بەشێکیان بێسەر شوێن بوون، ڕزگار کراوەکان مەبەستە؟ بەڵێ ڕزگار کراوەکان ئەوڕۆ لەبەرەوەی کە دەبێت دادگا قەرارێکیان بۆ دەکا، یاخود وەزارەتی کۆچبەران قەرارێکیان بۆ دەکا، بەپێی قەرارەکان کەیسیان لێوەردەگیرێ، کێشەیان چیە، مشکلایان چیە کە لە وڵاتی خۆیانەوە هاتوون، یاخود کۆمەڵێک گەنج هەیە کە حەز دەکات هاتووە بۆ ئێرە پەشیمانە دەگەڕێتەوە.
ئەوان تحقیقی خۆیان دەکەن قسەیان لەگەڵ دەکەن کە بزانن چیان بۆ بکەن لە ڕووی یاساییەوە. بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەرم وڵا لەسەر ئەوانەی کە چارنووسی بێ سەر شوێن بوانیش ئەگەر قسەی زیاتر دەکەین کاک عومەر سپاس دەکەین کاک ناجح بکرم وڵای بڕێز سەبارەت بۆی کە ئەوەی کە بەڕێز وتت بۆ نمونە لە ماوەی ساڵ و ڕابردوو 6,000 کەس کۆچیان کردبێ بۆچی تا ئێستا پەرلەمانی کوردستان دانیشتێکی نەکردووە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران سەبارەت بەم پرسە مەترسیدارە بەڕێوە نەچووە؟ کاک حەکیم ئێمە تەمان ئەگەر پەرلەمانی کوردستان بڕوای وابێ بێ ئاگایە لەم کۆچی بەلێشاوی گەنجانە ئەم ڕاکردنی بەلێشاوی گەنجانە بەڕاستی شتێکی زۆر نادات پەروانەیە و شتێکی زۆر نامەنتیق و لەگەڵ ئەو پڕێزم ناڕاستە چونکە ئێمە وەکو سەررجەم ڕێکخراوەکانی حەزبە سیاسەکان سەردانی سەرۆکایەتی پەرلەمانمان کردووە بالئەخەس لەگەڵ سەرۆکی پەرلەمان کە بەندە بۆ خۆم ڕاستە خۆش قسەم لەگەڵدا کردو پێم گوت کە کۆچی گەنجان یەکێکە لە مەترسیدارەکانی هەرێمی کوردستان و بڕیار وایە ئێمە لە داهاتوە هەروەکو لاوان سیمینای پانێڵێکی خاص بۆ ئەم بابەتە ساز بکەین و لە ڕۆژی جیهانی لاوانی لە سەردانتان وەکو ئەنجومەنی لاوانی کوردستان بۆ لای سەرۆکی پەرلەمان داواتان کرد داوامان کردووە بەڵێ داوامان کردووە کە پەرلەمان خاص کۆبوونەوەیەکی تایبەت بە کۆچی گەنجان و پرسە هەنووکەیەکانی گەنجان ساز بکە حتا گوتی بەڵێنیشی پێداین سازی بکە و تەنانەت ئێمە وەکو لێنەرایەتی تێیدا بەشدار بکەین پێش بەزەبت 21 ڕۆژ پێش ئێستا 21 ڕۆژ پێش ئێستا ئێمە سەردانی سەرۆکاتی پەرلەمانمان کردو ئەوشمان لەگەڵدا باس کرد بەڵام دەکرێت ئێمە کاک حەکیم یعنی ئەمڕۆ ئاماژە بە هۆکار و من ئەگەر لە ناوەڕێکی پرسیارەکانی جنابتە هۆکاری کۆچی گەنجان ینی حقیقەت گەنج بۆ کۆچ دەکا بگەنج بۆ وڵاتی خۆی بەجێ دێڵێ گەنج بۆ نیشتیمانەکەی خۆی بەجێ دێڵە و سەری خۆی هەڵدەگرێت و ڕوودەکاتە وڵاتێک کە چارەنووسی خۆی لێو دیار نییە بێگومان کۆمەڵی هۆکار گەلێکن کە ئەم گەنجەوا لێ بکە وڵاتی خۆی بەجێ بێڵێ یەکێک لەو هۆکارانە قەیرانە سیاسی یەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان بوو جە و کە گرفتە ئابوووریەکان لایەزال تاوەکو ئێستا بەرۆکی هەرێمی کوردستانی گرتۆ کە گرفتێکی دروستکراویشە یەکێکی تر یەک لەو گەنجان تەمان بێگومان کاتێک کە دەیتە سەر گرفتی ئابووری کۆمەڵە گرفتی تریشت بۆ دروست دەبێت چونکە دەوترێ خۆ مەرجنی هەموو گەنجێک بوو جە و موچە خۆر بێ دەتوانێت لە بازاڕە کەسابەتی بێگومان نەخێر ئەگەر ئەم گەنجە بودجەی هەرێمی کوردستان لە خزمەتی نەتەوەکەیدا لە خزمەتی کۆمەڵگەکەیدا سەرف نەکرێت بۆ خزم و حیزب و خزم بنەماڵە و تاقم و گەراکان نەبێت ئەو دەتوانێت پرۆسی هاوسەرگیری بەجێ بگەێنێ ئەو دەتوانێت یەکەی نیشتەجێبوون بەدەست بهێنێ ئەو دەتوانێت هەلێکی کار لە ناو هەرێمی کوردستاندا بۆ خۆی بڕەخسێنێت ینی ئەمانە کارگەلێکن وە زائیدەن یەکێکی تر لەو هۆکارانە کە بەشێکی دەرەوەی هۆکاری وڵاتە ئەوروپیەکانن دەکردنەوەی دەرگا بۆ وەرگرتنی پەنابەرانی ژێکێکی ترە لە هۆکارەکان کە گەنج کۆچ بکە کاتێک کە دەوترێ فڵانە وڵات ئەوەندە پەنابەر وەردەگرێت بێگومان گەنجەش ئومێدێکی هەیە لەوەی کە لە وڵاتەکەی خۆی بەجێ لەسەر حکوومەت بۆچی تاکو ئێستا کۆبوونەوەیکی نەکرێت پێوەکو حکوومەتیش چونکە ئێستا لە کارنامەکەی باز دەکە کە گەنجان سەرمایەکی گەورە و ئایندەی هەرێمی کوردستانن بۆچی سەراسی حکوومەتیش نەمان بینی هیچ کۆبوونەوەیەک بکرێت ئەزانی چۆنە حکوومەتی هەرێمی کوردستان نەگری ئێستێشتا بەڵکو لە ڕابردوش ئەوەی سەلمێنراوە کە نە بە خەمی گەنجەوەیەوە نەدەوێت گەنجی لە وڵاتەکەیدا پێ بکەین و نەبەر پرسیارەتیش دەداتە دەستی گەنج ئاخر گەنج ئەوە نییە کە ئەمڕۆ لە تەمەندا گەنج بێ بەڵکو لە بیر و لە فکر و لە پرەنسیپی کارکردنا گەنج بێ خەڵکێک هەیە گەر 60 ساڵی شتەمەنی بێت لە پرەنسیپی کارکردندا گەنج دەبێ لەبەر ئەوە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە بەسەلماندنی چەند ساڵی ڕابردوو هەمیشە گەنجی چەوساندووەتەوە هاوشێوەی حکوومەتە یەک لەودایەکەکانی عێراق ویستوێت ینی چۆن ئەوترێت ینی بەڕاستی گەنجێک لێرە لی سوودمەند بێت لە کاتێکا کە گەنجێک لە هەرێمی کوردستان وڵاتێکی خۆی بەجێ دێڵێ و لە حکوومەتی هەرێمی کوردستاندا ناوێت ڕێگری لەم بابەتێش بکات ئەمە بگومان کەم تەرخەمی حکوومەت سپاس دەکەم کاک ئەمیر سەبارەت بەوەی کە پێ وایە ئێستاگەر هەوڵا ئەوانەی کە بەڕێزەوت بە زۆرم لێ ڕۆشتون و ڕادەکەن لەدەست ئابووری بە قەیرانی ئابووری بێ بێکاری بێ گەندەڵی بێ قۆڕکردنی کورسی بێ بە دەرکراوی کێ بەرپرسە لە خوێنی ئەو گەنجانەی کە لە دەریای ئیجە و لە دەریاکانی دیکەدا گیان لەدەست دەدەن کێ بەرپرسی ڕاستەخۆی کێ تاوانباری سەرەکیە گەرێمە بە سادەی بڵێم بۆی شتەکە زۆر ڕوون بێ ئەگەر لە ماڵەکەی خۆتا مەسەلەن یا ئەشتە ماڵێکەوە بە میوانی ئەگەر ئەو میوانە لەو ماڵا شتێکی لێ بەسەر بێت بێگومان کەسی یەکەمی ماڵەکە بەرپرسیاری یەکەمە حکوومەت هەرێمی کوردستانیش کەسی یەکەمی سەرۆکی حکوومەتە وەنیە بێگومان سەرۆکی حکوومەت بە بەرپرسی سەرەکی ئەو خوێنەیە و ئەم خوێنایش کە ئێستا ئەڕژێ لە دەریای ئیجا
بۆ مێژوو ئەمێنێتەوە ڕۆژی حەق و حسابی خۆشیە بە دڵنیایی جێگرەکەی بەڵێ بە دڵنیایی بەڵام یەکشت ئێستا کاک حەکیم حکوومەتی هەرێم بۆچی باکی نییە لەبەرەوە ئەمانی کە لە ئاوەکانە ئەمرن ئەخنکێن شەهیدە بن هیچی کەسوکاری بەرپرسەکان نین هیچی دۆست و نزیکی بەرپرسانین چکە دۆست و کەسوکار و کوڕ و برازا و ئامۆزای بەرپرسان و بنەماڵەکان زۆر بە ئاسانی بە ڕێگەی ئاسان لە ڕێگەی تیارەوە هاتوچۆی وڵاتانەگەن و گەشتەکەن حکوومەتی هەرێم چ باکێکی بەوەیە منێکی کوڕە فەقیر مەسەلەن هاوڵاتێکی ئاسایی لە دەریای ئیجا ئەخەنکێم قەرجەم خۆیان نامێنم بۆیە حکوومەتی هەرێم باکی نییەوە پێشم وانە بیر لە چارەسەر بکاتەوە لە ڕاستیا لەبەرەوە خۆی ڕۆشتنی گەنج بەشەکە لە پلانی حکوومەتی هەرێم لەبەرەوە گەنج نمێنێت لە وڵاتەکە و هەمووشی تەسلیمی دەستی ئەوان بێ باشە وەکو بێکارێنی پێت وایە هۆکاریە لە سەرەکی بێکاریە چکەسە دەوترێ ڕێژەی گەشتەکردنی دانیشتوان لە هەرێم لە سەدا 2.3 کە بەپێی ستانداری جیهانی دەبێت لایانی کەم ساڵانە 150,000 هەلیکار بڕەخسێن بەڵام ئێمە تۆچی دەبینی لە ڕخسانی هەلیکار ساڵانە لە هەرێمی کوردستان یاخود زیاتر بێکاری زیاتر بڵاو دەبێتەوە پێچوانە تەبعانێکێک لە دروشمی حیزبەکان ئەوە بوو ئەیوێت هەلیکار و ئارامی و خزمەت من یان کوردستانێکی بەهێز بەڵێ کوردستانێکی بەهێز مەسەلەن ئێمە ئەپرسین لە ماوەی ئەو 2 ساڵێکە حکوومەت پێکاتوە کۆ هەلیکار کۆ ئارامی ڕۆژانە لە شاری سلێمانیا بینین شەڕەکرێ شەڕی دوو هێزی چەکدارەکرێ شەڕی ماڵەکان زیاتر بۆ خەریکە شەڕی عەشرەدەکان زیاترێ بەداخەوە گەڕێنەوە بۆ دووە لە ڕاستیە کۆ ئارامی خزمەتکردن چیە من گەنجێکم پێویستم بچێ لانی کەم خزمەت گوزارە سەرەتاییەکانی من کارەبایە ئاوە مەسەلەن خوێندنە هیچیان مەسەلەن دابین نەکراوە بۆ ینی لە ڕاستیە قسەکانیان هەر دروشم بووە ئەگەر بیکەین بە هۆکاری سەرەکی بڵێن هەلیکار بڕۆ ناکەم بە تەواتی هەلیکار بێ خەڵک بێزار بووە بڕاوکە کاک حەکیم ئەگەر ئەم دەسەڵاتی کە 30 ساڵە حکمی هەرێمی کوردستانەکە لە هەر وڵاتێک بووە لە هەر شوێنێک بوونە ڕاوکە بە چاپڵە دەریانەکردن لەبەرەوە ئەمانە هەنی خوێنی خەڵکیان زۆر خواردو من ئەمەوێ یەکشت بڵێن بە جەنابوو کاتی خۆی کە ماندێلا لە زیندان بەرەوێ لە 94 بۆ 99 بڵێن ئەبێ بەسەرۆ کۆماری باشووری ئەفریقا لیژنەیەک دروستەکەن بە ناوی لیژنەی لێبوردن لە 1960 بۆ 1990 ئەکۆڵنەوە بزانین لەم 30 ساڵەیە چی ڕوویداوە تەسەور کە ماندێلا باسێکە ئەڵێ 50,000 حاڵەتی پێشێلکاریمان تۆمار کرد 50,000 حالت لە 30 ساڵە بڕوا بکە گەر ڕۆژێک بێ ئەم حکومەتی هەرێم نەمێنێ و حکومەتێکی تر بێتە شوێنی و دڵنیاشین ئینشەڵڵا ئەمە بینین ئێمە ڕەشبینین لە ڕاستیە لە باشووری ئەفریقا 50,000 حالەتە بۆ لێرە 150,000 حالەتە بێ لەبەرەوەمانە هەر گەنجیان سومعی گەنجیان نەکردووە نەشکاندووە سومعی پیر سومعی بەتەمەنەکان سومعی خێزانەکان لە ڕێی کۆمەڵایەتی و حکومەتی هەرێم مەسەلەن هەرێمی کوردستانی هەڵوەشان بۆیە ئەمانە هەموو شتێکیان لە چاوەڕێکری ئیشی باش و چاکە نەبێت لە ڕاستی سپاس دەکەم کاک عومەر بگەڕێنەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی کە بڵێنەوە حەوت بێسەر و شوێنەی کە بوو لە بەلەمەکەی 21 ئەم مانگە ئەوانەی کە بێسەر و شوێن کراون قسە هەبوو لەبارەوەی کە هەندێکیان ئازاد کرابن و هەر لە ژیاندا ئامابن ئەوەی کێوە دەستان کەوتبوو لەو بارەیەوە چی بوو یاخود بڵێن تەرمەکانیشان ئایا هیچیان دۆزرانەوە یاخود ئالەتی گەڕانەوە حکومەتی هەرێمییان دەگەڕێنێتەوە بەڵێ بەداخەوە بۆ بێسەر و شوێنە وەکو باسمان کرد 12 کەسی بێسەر و شوێن هەیە پێشتر 8 کەس بوو یعنی 8 کەس بوو ئەوەش کە بە داتا لە پۆلیس وەرمانگر بوو دیارە ئەوانش پشتیان بە پرسیاری ئەوەی پرسیاریان لەو 32 کەسەی کردووە کە لە بەردەستیان بووە مەسەلەن لێ پرسیوە تۆ برادەرەکەت ناوی چییە کە دیار نەبێ ئەو کەسێک کە لە تۆ نزیکە یان کەسێکت کە بینیوە چێە کە دیار نەبێت ناوی چیە پێشتر 8 کەس لە بەردەستدا بوو بەڵام بەداخەوە ئێستا بۆتە 12 کەس بەڵێ بەڵێ ئەی وەک ئەو 12 کەسە بەڵێ ئەو 12 کەسە کە پۆلیس دەڵێ دیار نییە پشتڕاستیان نەکردوێتەوە بۆمان کە تەرمەکانیان لەبەردەستدا بێت لەبەرەوەی باو بەرانێکی زۆر هەبووە باەکی بەقوت هەبووە هەتا زیندوەکانیان ڕزگار کردووە مردوەکان بێسەر و شوێن بوون یعنی گوایە ئێستاش طبعا لە قانونی ئێرەدا 72 ساعت وابزانم ئەگەر غەڵەت نەبم بە دوای تەرمەکاندا دەگەرن لە 72 ساعتەوە
ئەگەر کەسێک بەڕێڕەوی یان ماسیگرەکان یان کەشتێکی دیکە تێپەڕێت بیبینێت پۆلیس ئاگادار بکاتەوە لە حاڵەتێدا ببینرێت هەڵیگرنەوە. بەستا ئێستا ئەوەی کە پۆلیس پێمان دەڵێ هیچ تەرمێک لە بەردەستدا نییە بەداخەوە. باشە بەس وەکو گەڕان بەڵێ وەکو گەڕان ڕێگای پارێزەریشەوە هەڵمانداوە کە پۆلیس معلوماتمان بداتێ لەسەر ئەو 12 کەسەی لەسەر خەتین ئینشاڵڵا لە ڕۆژانی داهاتوودا بزانین شتێکمان دەستکەوێت هیوادارم شتێکمان دەست. باشە بەزووتت حکومەتی یۆنانی خۆی پرۆسی گەران و پشکین ئەنجام نادات بۆ نمونەوە دوایان دابگەڕی خۆی ئەم کارە ناکات ئەوان دەیکات ئەوان کردویان وابزانم دوای 72 ساعت ئەو پرۆسەیە ڕادەژیرێ بە دوا داگەڕان چونکە ئەگەر غەڵەت نەبم بەڵێ کەسێک ناو ئاودا دەمرێت نقوم دەبێت دوای 5 ڕۆژ ئەو کاتیکە ئەو گۆڕانکاریانێک کە بەسەر جەستەی دادێت کفەڵ دەبێ بە زمانی خۆمان دێتەوە سەر ئەو باشە کە لەو 72 ساعتەیدا نەیبینێتەوە کەما بێکەڵک دەبێت بە دوازانم باش کاومەر بەزەوەی کە 12 کەسە هیچ ئاسەوارێکیان دیار نییە. باشە بەس جێگای داخ بەسەر 12 کەسێکە خەڵکی باشووری کوردستانی یاخود خەڵکی وڵاتی تریش تێدە خەڵکی زۆربت هەمووی کورد نییە خەڵکی وڵاتەکانی دیکەی تێدا ئاماری لە لای خۆم نەمنووسیوە ڕاستی نازانم. بەڵێ بەڵێ سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست کاک ناجح سەبارەت بە مەسلەی مەترسیەکانی ئەو کۆچە کە ئێستا بڵێن ڕێژێکی زۆر کەنج بڵێن کۆچ دەکەن مەترسیەکانی چییە چ لە ڕووی کەمبوونەوەی ژمارەی دانیشتوان بێت چ لە ڕووی لایانی کۆمەڵایەتی بێت چ لە ڕووی لێکەڵۆشانەوەی خێزانیشی زۆر جاریش کە لەو ڕێگانە گیان لەدەست دەدەن بڵێن خەم و خەفەتی زۆر بۆ بنەماڵەکان بەجێ دەڵن کە ئاساواری کۆمەڵایەتی خراپی دەبێت. بێگومان وێرای دیمەنە تراژیدیەکان و ئەو خەم و خەفەتەی بۆ خاص بۆ بنەماڵەکانیان کۆمەڵک مەترسی گەورە ڕوبەڕووی کۆمەڵگەی کوردی و بە تایبەتی هەرێمی کوردستان دەبێتەوە. یەکێک لەو مەترسیانە بەپێی سەرژمێری و ئامارەکان گەنجی هەرێمی کوردستان بەجددی بەدڵنیاییەوە بە تەواویمانە کەم دەکات بەراورد بە شارەکانی دیکەی عێراق. ئەگەر بێت و لە داهاتووە سەرژمێریی گشتی لەنێو عێراقدا بکرێت ئەو کاتە هەرێمی کوردستان نەک دەبێتە کەمینە بەڵکو دەبێتە کەمە نەتەوایەتەکان و مافی هەرێمێتیشی بەدەست لەدەست خۆی دەدات و چارەنووسی هەرێمی کوردستانیش بەدڵنیایەوە چارەنووسێکی مەترسیدارە و پێشمان وایە ئەمڕۆ حکوومەتی عێراق حکوومەتەکانی ڕابردوو نییە وا بێت دابنیشێ بە دیار هەرێمی کوردستان. باشە بەس ئەم کەمکردنەوەی ژمارەی دانیشتوانە بڵێن کاریگەری خراپیشی نییە لەسەر هەرێمیش تو کەسە بڵێن کۆچکردنی گەنجان کە بە زۆر کۆچ دەکەن بێتە کۆمەڵگایە کە زیاتر خەڵکی پیری تێدا بێت سەر تایبەت باز دەکرێت بە تایبەتی لە ناوچەکانی بتوێن قایمخان باسی لەوە کردبوو کە خەریکە گەنجی هەر تێدا نەمێنێ بلێشاوێکی زۆر بە تایبەتی لە ناوچە دوورە دەستەکان دەروی پارێزگاکان هەیە. کاک حەکیم ئێمە ئێستا 3 کەسین پێم وایە ینی چەند کەسێکین قسە لەسەر کۆچی گەنجان دەکەین زۆر بەمان تەمەنی گەنجێتیمان تێپەڕاندووە. یعنی ئەمە حقیقەتێکە ئەمە مانای ئەوەیە کۆمەڵگەی کوردی هەر لە مێژە خاڵی بووە لە گەنج و وردە هەموو ئەوانشی کە تازە پێدەکەن و لە تەمەنی گەنجێتیان ئەوانە بێ ئومێد بوون و ناومێدیان بەرامبەر بە کۆمەڵگە و بە کۆمەڵگە و کەواتە ئەمە واد لێ دەکات کەمی ئینتیمای نیشتیمانی لا دروست بێت ئەمە واد لێ دەکات گەنجەکە کۆچ بکە کۆمەڵگەیە کە خاڵی بوو لە گەنج کۆمەڵگەیەکی پیر نمایش دەکات مانای وانە پیرەکانمان بێدەسەڵاتن بەڵام مانای ئەوەیە کە ئەوەش مانای ئەوە نییە کە پیرەکان پاڵی لێ دەدەن و هیچ توانایەکیان نییە بەڵکو ئەو تاقەوتوانە و هێز و بە گوڕ و گۆڕانکاریانەی لە کۆمەلگاکانە بەدی دەکرێت لەسەر دەستی گەنجەکانەوە بۆ ئێمە کۆمەڵگەی کوردی خاڵی بووینەتەوە لەو گۆڕانکاریانە و پێشمان وایە ئەگەر ڕۆژێک بێت و وڵاتانی دراوسەیە کە هەمیشە بە وڵاتێکی
هێرشبەر و هێرشکەر بۆ سەر کۆمەڵگەی کوردی نمایش کراون ئێمە توانای بەرگریکردنمان نییە لەبەرچی لەبەرەوەی ئەم توانای گەنجانە لە وڵاتەکە باش بەسوکەوەی کە بێستە بازدەوەکی کە زۆربەی ئەو لە سنتەری شارە گەورەکان هەولێر سلێمانیش کۆچێ بەس ئەوەی کە زیاتر کۆچەکە لە دەرەوەی سنتەری شارەکانە بۆچی ینی لەوێ ڕێژەی بێکاری کەمترە هەژاری بڵین لەبەر گەورەی شارەکانی بڵین زیاترە و هەژاری زیاترە نەخێر یعنی لەبەر گەورەی شارەکانی سلێمانی و هەولێر وای لە دەکات کە کەمترینی دەردەکەوێت ئەگەرنا بەشێکی زۆری قوربە لە کاتێکە قوربانیەکان دەدرێت ئەو کاتە بۆمان دەردەکەوێت کە کۆچی گەنجان بوون محتاوەکو ئێستا حکوومەتی هەرێمیش دەیتوانێت تاکە بەیان نامەیەک لەباری ئەو تراژیدیایە گەورانی کە لە ماوەی ڕابردوودا ڕوو بدات دەربکات تەنانەت بە بەیان نامێکیش دەیتوانێت هاوخەمی گەنجان نمایشکە بەڵام ئەوە کاتێکە کە قوربانیەکان لە ئاوەکاندا دەخنگێن لە ڕێگەدا دەبنە قوربانی بەشێکی زۆری سەرسوورەکان نوامان بۆ دەردەکەوێت کە بەڵێ سەرسوورەکان ڕاستە منتیقە سووریەکان زیاتر گەنجەکانیان کۆچ دەکەن بەڵام ئەمەش هۆکارگەلێکی دیکەی هەیە لەبەرەوەی لە سەرسوورەکان زۆرتر پەراوێز خراون و بوونەتە قوربانی ئەو دەسەڵاتی کە ئەمڕۆ حکومڕانی هەرێمی کوردستان ئەمانە هۆکارگەلێکن بۆەوەی کە گەنج وڵاتی خۆی بەجێ بێڵێت و دەخوازم لە داهاتوودا حکوومەتی هەرێمی کوردستان بیر لەوە بکاتەوە لە دواییدا باز لە چارەسەرەکانی کۆچ دەکەین بەچی چارەسەر دەکەی و کاتە حکوومەت بیر لەوانە بکاتەوە گەنجیش کۆچ دەکەن سوپاس دەکەم کاک ئەمیر سەبارەت بەوەی کە گەنج ئێمە ئەگەر ناومێتی ژوین لە بەردەم چداین ینی ئەوەی کە ئەگەر لە چاکسازی ناومێت بێ لە خۆپیشاندان چارەسەرەوەی هەر بڕۆین بڵێن گەنجان بڕۆن بەجێ بێڵن ئەم وڵاتە یاخود دەکرێت لێرە بێکەوە هەموو ناڕزایەتەکان کۆ بکرێنەوە و هەوڵێکی باشکردنی حکومڕانی بدرێت بێگومان ئاڵای سپی هەڵ ناکەین ئەمرین بەس شەڵا ئاڵای سپی هەڵ ناکەین و چۆڵێکین بۆ ئەوان یەک شتێکاک حەکیم گەنجی خۆمان بە تایبەت میلەتی کورد ئەوەی دیقەتمان داوە لە مێژوو خوێندومانێتەوە هەستەکەم زۆربەی چاوەڕێی ئەوەیە کە ڕزگارکەری بۆ بێت خۆی هەوڵ نادا ڕزگارکەر بێ باشە ئێران چەند ساڵ لە سەردەمی ڕەزاشا باشە چەند ساڵ بوو ستەمی ڕەزاشای بەسەرەوە بوو چاوەڕێی مادیان نەکرد بێ ڕزگاریان کە ئیمام خۆمینی هات بوو بە مادی بۆیان و ڕزگاری کردن ئەلبەتە بۆ وڵاتەکەی خۆی بۆ کورد ناڵێم مەسەرەن لە تورکیا هەمان شت ئەردۆگانێکە مەسەرەن لە مالیزیا ماتر محەممەدێکە مەسەرەن لە ئەندەنووسیا مەسەرەن دوای سۆکارن و سوهارتۆ ئەوانە خەڵکەکە خۆی بۆ بە ڕزگار کرد بەداخەوە لای گەنجی کوردیا یان بە تایبەتی لای تەبەقی کوردی ئەو جلە ڕۆشن بیر و دەرکەوتۆکە ئەم بیر و بۆچوونە نییە لە ڕاستیا و ئەگەر بڵێن ئەم ناڕزایەتیانە بکەین بە پاکێجێک مەسەلەن هەمووی لە سەبەتەیەکە کۆ بکەینەوە بەڵێ بە دڵنیایی نەتیجەیە بێت و دڵنیام لەوە هاوکێشەکانە گۆڕێ بەڵام ئەوەی سەختەکە چۆن بتوانی سێ کورد نەکسێ حیزب بە یەکەوە بگونجێنی چۆن فێر بن تەنازولاتکەن لەسەر ڕای یەکتر بن یەک شت باسەکەم تۆ سێری ساڵانی 2012 ئەوانە بکە باشە ئەو کات کە کۆمەڵی دادگەری لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ بچوتنەوەی گۆڕان سێ هێزبوونێکیان گرت بوو ئۆپۆزیسیۆنێکی تەواو چالاکیان دروست کرد بوو تۆ سێرکە ڕاستە غەدر هەبوو بەڵام بەم جۆرە نەبوو ڕاستە بێدەنگی هەبوو بەڵام بەم جۆرە نەبوو لەبەرچی لەبەرەوە یەک و یەکگرتوو بوون جا ئەگەر میلەتەکە ئێستا هەمووی یەک بگرێت و هەمووی یەک دەنگ بێت و هەمووی ناڕزایەتەکانی کۆ بکاتەوە بەڵێ 100% نەتیجەیە بێت و ئەم هاوکێشە سیاسیە گۆڕێ باشە بەس پێ دوێ ئێستا کە دەڕۆن لە خزمەتی دەسەڵاتە دەبووە لێرە بێکەوە گەنجان دەتوانن ئەو فشارە دروستکەن گوێ لە فشاری گەنجان دەگیرێ ئێستا ئەگەر لێرە بێکەوە فشارێک دروست بکرێت بەڵێ 100% ئەتوانین بیکەین چۆن مەسەلەن شارێکی وەکو سلێمانی با بڵێن سلێمانی بۆ نمونە بێنەوە ئەگەر بڵێن ئەمە نمونەیە ئەگەر بڵێن ملیۆنێک دانیشتوتیایە کە خۆپشاندان نەکرێت 15,000 کەسێتە سەر شەقام 15,000 کەس نابێ بە ڕقم لە سلێمانیا ڕقمی گەورە بۆ گۆڕانکاری لە دەسەڵاتە ئێمە ناڵێن هەربی ڕوخێنین ئەمانوێت چاکیکەین دڵنیام هەم حیزبەکانی ئۆپۆزیسیۆنیش دڵسۆزیە وڵاتەن ئەیانەوێت چاکیکەن بەڵام کەسێرەکەی خۆپشاندانێکرێت لە کوی 1 ملیۆن هاوڵاتی 15,000 کەسێت ئەمە کەواتە بڕای بە ئەوە نییە بە مەدەنی بیگۆڕێ ڕەنگە بەشێکی زۆری بڵێ بە ڕێگەی چەکداری و بە ڕێگەی شۆڕش بیگۆڕین باشە ماوەی پێشوو کە لەوە نزیک بووینەوە شەڕی پەکەکە و پارتی ڕووبە پەکە و پارتی نەک پەکە حکوومەتی هەرێم هەموو خەڵکەکەیوت با ڕاپەڕێنکەین هەمووی لە فەیسبووکەیوت نابووە شەڕی براکوشی کەواتە خەڵکەکە خۆی جارێ نازانێ بەرنامەی چییە و ناڵم سەرکردە نییە کوی کاتەوە ڕەنگە سەرکردە هەبێ بەڵام ڕەنگە ئەوەنە لینکەکەی بەهێز نەبێت کە هەموو کۆکاتەوە ئەنی هەمووی بەیەکەوە کۆکاتەوە و ئاڕاستەی بک بە شێوەیەکی باش ڕەنگە ئێستش لەم قۆناغانە بێ بەڵام تەسەورەکەم انشاءالله لە ساڵانی داهاتوە ئەوە هەر دروست بێ دەنگە ناڕزای بەس ناومێدی زۆربوونیش هەر بۆ دەسەڵاتی زۆر خراپە ناومێدبوونی زۆر ینی
ڕادەی بێ هیوای زۆر بۆ دەسەڵات مەسەڵەن بۆ چاکسازی بەوانە بۆ دەسەڵات خراپنی هەر گەنج زۆر ناومێت بێڕخی خۆی بخواتەوە لە پڕێک ناتەکەتەوە 100% وایە یعنی تۆ هەریت ئەم گەنج ئەیچەوسێنیتەوە باشە ییت لە مافەکانی بێبەشیەکەی لە تاعینات مەسەلەن بێبەشیەکەی لە کارەبا لە ژیانێکی خۆش بێبەشیەکەی بە کورتی باشە یخۆمە گەر ینی ئەمە چواندن نەبێ نمونەیە ئەگەر شتێکی پلاسیکیش دابنی ئەتەقێ زۆر خۆر لی باوە نییە ئەتەقێ لە ڕاستە یخۆ ئینسانیش لە ڕاستە گۆشت و ێسقانە ڕەنگە بتەقێ جا ئەمانە من تەسەورەکەم خۆیان حاضر کردێ بۆ ڕاکردن ئەم ساڵ بێتی هەرێم ئەم ساڵ بێ ساڵە تر بێ دوی تر بێ سێ تر بێ خۆیان بڕۆیان بۆ نەمەوە خۆیان چاکەن لە ئێستەوە هەموو پارەکانیان بردۆ دەرەوەی وڵات بۆ خۆیان سەرمایە گوزاری پێوەکەن و شقە و چوزانم بازرگانی گەورەی پێوەکەن خۆیان داناوە بۆی ڕابکەن وەکو حکوومەتەکەی ئەفغانستان و ئێسەکە لە ترسی تالیبان هەموو خۆیکە کردێتەوە ئەڕات سپاس دەکەم کاک مەرگیان بگەرم و لای بەڕێزت سەبارەت بەوەی کە ئەوانەی کە ڕزگار کراون ئێوە ناوتان بڵاو کردوتەوە وەکو فیدراسیۆنی سەرانسەری پەنابەران خەڵک دەتوانێت بزانێ ئەو 32 کەسێک کە ڕزگار کراون چێن بە دیاریکراوی هەموو ناوەکان دیارن ئێستا بەڵێ لە پێیجی فیدراسیۆنی پەنابەران ناوەکانمان بڵاو کردوێتەوە کە لە دەستی پۆلیس وەربانگرتووە بە دەقیقی بەڵێ یعنی ئێستا بەڵێ ئەوانەی کە کەسوکاریان ڕۆشتون دەتوانن لە پەیجەکەتان لە فەیسبوک وەری بگرن ئەو ناوانە و بە فەرمیە و هی لە زانایەکان لە پۆلیسە بەڵێ بە فەرمی ئەو زانیاریانەمان وەرگرتووە و دەتوانن لە پەیجی فیدراسیۆنی پەنابەران ناوەکانیان ببینن دیار و نادیارەکان جیاکراوەتەوە باشە ئەی سەبارەت بە حکوومەتی هەرێم ئەوەی کە تەنسیقی هەیە لەگەڵێەوە بەوانەی کە بێسەر و شوێن دەبن ئەوانەی کە لەو ڕێگا دەبنە قوربانی لەگەڵ فیدراسیۆنی پەنابەران هیچ تەنسیقێکی هەیە لەگەڵێەوە هاوکاریتان بکە وەکو بۆ خۆتان دەزانن ئێمە ڕێکخراوێکی سەربەخۆین بەڵێ و سەربەخۆ کار دەکەین ڕەبمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان یان لەگەڵ هیچ حیزب و ڕێکخراوێکی دیکەدا نییە ئەمە وەکو کارێکی ئینسانی و ئەخلاقی بەسەر ئەو ئیشەی وەستاوین و باید سەشانی خۆمان دەزانین باشە بەس وەکوەوە ناکە هاوکاریتان بکەی وەکو تەنسیق ئێستا بۆ نمونە بۆ گێڕانەوەی بێسەر و شوێن بوانە بۆ گێڕانەوەی تەرمە هەمانگی نییە طبعا بەڕێز دەشتی جەبال لەگەڵ حکوومەتی عێراقی دەبێت پەیوەندی هەبێت لە ڕێگەی سەفارەت و عیلاقاتی حکوومەتەوە ئەوە زیاتر پەیوەندی بە من وەکو نوێنەر وەکو ڕاستپاردە لێرە باشە بەس ئێستا جگە لەوانەی کە بڵێن لەو ماوەیەدا لە یۆنان بڵێن بەلەمەکان تێشکە پەنابەری زۆری کورت هەیە لە کەمپەکانی یۆنان چارنووسیان دیارەتی بەسەردێ پەنابەرێکی یەکجار زۆر کوردی لێرە لە ڕاستیدا ئەوە کە قسە بکەین لەسەر مەسەلەی چارەنووسیان دەکەوێتەوە سەر ئەو قسانەی کە بۆ خۆیان دەیکەن ڕەبتی بەو کەیسەوە هەیە کە بۆ خۆیان قسەی لەسەر دەکەن لەگەڵ حکوومەتی یۆنانی طبعاً دەبێت ڕوونکردنەوەیەکدا کە ئەو کەسە لە وڵاتی خۆی ژیانی لە خەتەردا یان کێشەی هەیە یان مشکلەی هەیە زیاتر ئەوان تاکید لەسەر قسەی خودی خۆیان دەکەنەوە هەر پەنابەرێک کە لێرە کەیس دەدا بۆ خۆی مەسئولە لەوەی کە چی دەڵێت بەعام خەڵکی هەرێمی کوردستان کە ڕوو لە هەر وڵاتێکی یەکێتی ئەوروپا دەکات بێگومان بۆ خۆیان دەزانن کە لە وڵاتی ئێمە چ دەگوزەرێ ئەو گەنجانە بێمافکراون ئەو گەنجانە بێ ئیشن هەلیکاریان نییە دۆڕۆژیان ڕوو نییە و ناتوانن بە ئارەزووی خۆیان سەفەرکەن بە وڵاتێکی دیکە سەبەب زۆرە کێشە و مشکل لە زۆر باز بکرێت بەڵێ وەکو زۆر بە کورتی وەکو دوا پرسیارێک بەڵێن ئێستا خەڵک کە بۆ ڕێگای وڵاتانی ئەوروپا هەر ڕێگەی ئاوی و وشکانی شەیە زیاتر ئێستا پەنا دەبرێتە بەر ڕێگا ئاویەکە زۆر مەترسیدار نییە بڵێ خۆی ڕێگای ئاوی مەترسیدارە بەڵام ئەوانەی کە بە ڕێگای ئاویدا سەفەر دەکەن دیارە بەربەستیان بۆ دروست نابێت
مەسەلە ئەوەیە زیاتر کە بە ڕێگای ئاویدا سەفەر دەکات ئەگەر بەلەمەکە کێشەی بۆ دروست ببێت لە ناو ئاودا یان باڵغۆران هەبێت یان شەپۆلی زۆر هەبێت لەو حاڵەتەیدا کێشیان بۆ دروست دەبێت ئەگەر نا وەکو ڕێگای وشکانی نییە ڕێگای وشکانی لەوانەیە مەسەلەن لە شوێنێک پۆلیس بیان بینێ یا خەڵکیانێک بیان بینن نیخباریان کەن پۆلیس بیان گرێت ڕێگایان پێ نەدەن کە لە گەشتەکەیان بەردەوام بن ڕێگای ئەوەش کە بە دارە سەفەرکەن تەبعاً دەبێت ئەو کەسە ڤیزە وەربگرێت بە نوعێک توانێت سەفەرکە بە دارێک حاڵەتێکی بە زیاتر ئەوەیە کە خەڵک بە ڕێگای ئاویدا دەڕوە ڕێگاکەم زۆر گەرترا بەڵێ بەس مەترسی زیاترە وایە سوپاس دەکەم تاکید بەداخەوە کە تووشی غەرقبوون و خنکان و ئەو کێشانیان بۆ دروست دەبێت سپاس دەکەم کاک عومەر کاک ناجح زۆر بە کورتی ئەگەر شتێکت سەبارەت بە چارەسەر چییە ئەم لێشاوە کاک حەکیمجان زۆر بە کورتی ئەمە چارەسەری و بەڕێگریکردن لە لێشاوی ڕاکردن و کۆچی گەنجان لەم چەند خاڵەدا بەدی دەکەن یەکەم چارەسەرە سیاسیەکان تەمەن بێگومان حیزبە سیاسیەکان ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەبن و ئەوان ڕۆڵ دەبێ بگەڕنەوە چارەسەر و مافی گەنجان بدەن ئیتر واز لە دروشم بێنن بکەنە بواری کردداریەوە بمبەخشە بە چەند چارەسەرێک زۆر بەسەریعی بخەمەڕ و بکەونە بابەوە پارپاسان چارەسەری قەیرانەکانی هەرێم و چی دیواز لەم قەیرانە دروست کراوانە بێن و قەیرانەکانی هەرێم چارەسەر بکەن و پاشان کەمبوونەوەی نەمان و مەترسیەکانی شەڕ کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانان حەملا ئەم مەترسیانە و پاشان چالاکبوونی حکوومەت و پرۆژە خزمەت گوزاریەکانن لەگەڵ ئەوەشدا نەمانی هەیمەنەی ڕاگەیاندن کە ڕۆڵێکی زۆر خراپ و بڵێن نێگەتیڤ دەبینێ لەسەر کۆمەڵگەکەی کۆمەڵ سەبارەت بۆی کە چارەسەر هەیە لەبارەی پێدانی پێشینە بێ هەلی کار بێ قەرزی بچوو بێ بۆ حکوومەت هیچ شتێک لەمانە ناکات چارەسەرێکی کورت دەڵێم و چەند سێڕسەشۆک و کۆتایی بەرنامەکە بەڵێ چارەسەرەکری حکوومەت زۆر بە ئاسانیت وایە لە ڕێگەی قەرزی بچووکەوە قەرزی بچووک زیاد کا لە 100,000 و 200,000 بۆ ملیۆن و 2 ملیۆن بۆی گەنج بێ خۆی سەرمایە گوزاری بکە کار بکە من قسەی کاک نەوشیروانی ئەڵە گەنج بە نرخترە لە نەوت و زێر ڕۆزی لە وڵاتێکە ئەگەر هەرچەنە سامانی سروشتیشی زۆر بێ دەستی گەنجی شارەزایتیانە بێ ئەو وڵاتە تووشی داڕمان و داڕوخانە بێتەوە ئەمە یەک دووهەمیان وەکو قسەی کۆتایی ئوستاد ئاماژەی بەوەدا کە یۆنان لیژنەی دروست کرۆ بە دوای پەنابەرەکان ئاگەڕێ من وەکو کۆتا قسەڵێم وڵی شەرم و شوورەیە و بێمۆڕاڵیە حکوومەتی یۆنان بە دوای پەنابەری کووردا بگەڕێ حکوومەتی کوردی بە دوای پەنابەری کووردا نەگەڕێ سپاس بۆ وەرزان ئەمیر ماموالی خوێندکاری زانکۆ و چالاکی باریکەنجانەوە ناز محەممەد بەرپرسی گشتی سەنتەری پرەبێدانی لاوان هەروە لە یۆنانەوە عومەر ئەحمەد ئەندامی فدراسیۆنی سەرانسەری پەنابەرانی عێراق سپاس بۆ بەڕێژتان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ